وادەی سەرخەرمانی کۆماری ئیسلامی لە کوردستان. ئیسماعیل زارعی کوشا ئوستانداری کوردستان ڕۆژی چواردەی خاکەلێوە لە دانیشتنی شۆڕای ئیداری ئوستانی کوردستاندا داوای لە سەرۆکانی گشت ئیدارات کرد کە دروشمی بەرهەمهێنان، زانست بنەما و کارخوڵقێنی بە شێوەی بابەتی و کردەوەیی وەدی بێنن. ئەم دروشمان لە پەیامی خامنەیی بە بۆنەی دەستپەیکی ساڵی 1401 گەڵاڵە کرابوو. خامنەیی چەندین ساڵەکە دروشمی ئابووری دێنێتە گۆڕێ و هەمویان بێناوەڕۆک دەدرێن. ئوستانداری کوردستان بە ئاماژەوە وتی کە ئەم دروشمانە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە کوردستان وەدی نەهاتوون لەبەر ئەوەی کە ئوستانداران و سەرۆکانی پێشوو بە شێوەی تەبلیغی و بەوتەی ئەو ویترینی هەڵسوکەوتیان لەگەڵ کردووە. ناوبراو تەئکیدی کرد کە ئەم ساڵ دەبێت لە کوردستان شایەدی وەدی هاتنی کردەوەیی ئەم دروشمە بن. زارعی کوشا وتی کە بۆ وەدی هاتنی ئەم دروشمە دەبێت قەرارگایەک پێک بێت، شرکەتە زانست بنەماکانی ئێستا دەبێت بەهێزتر بکرێن، ژمارەیان زۆر بکرێت و لە تواناکانی کەرتی تایبەت زۆرترین کەڵک وەربگیرێت. ناوچە کوردنشینەکان لەوانە ئوستانی کوردستان سەرەڕای هەبوونی ئاوی زۆر، زەوی بە پیت لە وەڕگەی بەرین و مەعدەنی بەناوبانگی جۆراوجۆر دوای ئوستانی سیستان و بەلوچستان دووهەمین ناوچەی هەژار ڕاگیراوی ئێرانە. بە پێی ئامارەکانی ڕژیم کە جێگای متمانە نین، بێکاری لە کوردستان 20% بەرابەری ئوستانەکانی دیکەیە. بەڵام لە ڕاستیدا ئاماری بێکاری بۆ نمونە لە سەقز بە قەولی بەڕێوەبەری جێبەجێکاری خانەی کاریگەر زیاتر لە 40%. بەر لە ئوستانداری ئێستا 18 ئوستانداری دیکە لە کوردستان حاکم بوون کە بێجگە لە ئیبراهیم یونسی کە هەڵبژێردراوی دەوڵەتی کاتی بوو، باقیەکەیان لەلایەن باڵەکانی کۆماری ئیسلامیەوە بۆ ئەم پۆستە دەستنیشان کراون. هەموو ئەم ئوستاندارانە و ئەو سەرۆک کۆمارانە کە سەردانی کوردستانیان کردووە و هەروەها شەخسی خامنەئی گەلێکیان وادە و بەڵێن بۆ هێنانە دەری کوردستان لە مەحرومیەت داوە کە هەمویان وەک بڵقی سەرئاو تەقیون. بەڵام بۆچی بەم جۆرەیە؟ هۆکارە بنەڕەتیەکانی ئەم بارودۆخە پێویستە لە سیستمی ئابووری زاڵ بەسەرگشت ئێران، ڕژیمی گەندەڵی پەهلەوی و دەسەڵاتی سەرمایەداری و قەیران لێدراوی کۆماری ئیسلامی بدۆزینەوە. بەڵام هۆکاری دیارتری دەتوانین بە کورتی ئاماژەی پێ بکەین. نەتەوەکانی دانیشتووی ئێران بە پێی لۆژیکی شۆنیستی دەسەڵاتەکانی پەهلەوی و کۆماری ئیسلامی و بە پێی قازانجی سەرمایەدارانی ئێران پێویستە لە هەبوونی ئابووریەکی بەهێز بێبەش بن تا بەستێنی ڕەواندنی ستەمی نەتەوەیی و دابینکردنی مافی دیاریکردنی چارەنووسیان بۆ نەخوڵقێت. ئەم منتەقە جەمرۆیە لە ناوچە کوردنشینەکان لەوانە لە ئوستانی کوردستان بەهێزتر داسەپاوە، چونکە خەڵکی ئەم ناوچەیە هەمیشە بۆ وەدی هاتنی خواستەکانی خۆیان و بۆ ئازادی و بەرابەری لەگەڵ نەتەوەی زاڵ ویان بەدەستهێنانی سربەخۆیی دەستیان داوەتە نەبەرد. ئەم نەبەرد و خەباتە لە سەردەمی کۆماری ئیسلامیدا بەهێزتر و تونتر لە ئارادا بووە و بەردەوام درێژەی هەیە. بەهۆی ئەم مافخوازیەوە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە هێرشی کردوتە سەر کوردستان و لە بەرامبەردا لەلایەن ژنان و پیاوانی خەباتکارەوە وەڵامی پێدراوەتەوە. کەوابوو ڕژیم ناوچە کوردنشینەکان و لەوانە ئوستانی کوردستان میلیتاریزە کردووە و لە بواری ئابووریەوە بێبەش ڕایگرتووە. سپای پاسداران وەک هێزی چەکداری سەرکوتگەر و هەروەها قاچاقچی و هەڵسوڕێنەری سەرەکی ئابووری ئێران ئاوی کوردستانی بە فیڕۆداوە، دارستانەکانی ئاگر تێبەرداوە، لە وەڕگەکانی لە ناو بردووە، مەعدەنەکانی لە ژێر زەویدا ڕاگرتووە و یان دەری هێناون و بە شێوەی خاو بۆ ئوستانەکانی دیکەی ناردووە. لە ئاکامدا هێزی کاری کوردستان بۆ ئوستانەکانی تر یان بۆ شارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق کۆچیان کردووە. لەو جێگەیەوە کە کار لەم ناوچانەش بە شێوەی پێویست بوونی نییە. بەشێک لە کرێکاران ڕویان کردوتە پیشەی مەترسیداری کۆڵبەری کە بەردەوام دەبنە ئامانجی تەقەی هێزە چەکدارەکان و یان تووڕەیی سروشت و تەندروستیان دەکەوێتە مەترسیەوە. باقیەکەشیان لەگەڵ هەژاری بێسنوور و داسەپا و سازاون. بەدەر لەم کێشانە کە بەسەر کوردستاندا زاڵن، دواکەوتووی سیستمی ئابووری ڕژیم
ڕوو لە ئیفلاسی کۆماری ئیسلامی بۆتە هۆی ئەوەی کە دروشمی عەلی خامنەئی لە ئێرانیش بەکردەوە دەرنەیەت و ئاکامەکانی بێگومان بەرۆکی خەڵکی کوردستانیشی گرتووە. کرێکاران و خەڵکی ئازادی خواز نەتەنیا لە بەرامبەر دەستڕێژی سیاسەتی سەرکوتگەرانە و هێرشەکانی ڕژیمدا تەسلیم نەبوون، بەڵکو بەردەوام بە شێوەی خەباتی کرێکاری و جەماوەری و یان شەڕی چەکداری بەرەنگاری کۆماری ئیسلامی بوونەتەوە. خەڵکی کوردستان بە وشیاری و ئەزموونی شەخصی خۆیان بەوە گەیشتون کە بۆ دەسڕاگەیشتن بە خۆشبژێوی و ئازادی نابێت چاوەڕوانی وادە و بەڵێنی کارگێڕانی ڕژیم بن. بورژوازی لە کوردستان کە لەم واقعیەتە ئاگادارە هەوڵی داوە تا خۆی وەک نێنەری خەڵکی کورد و بەدیل پێناسە بکات. ئەم بورژوازیە بە پشتبەستن بە ناسیۆنالیسمی تێکەڵ بە لیبرالیسم هاتووەتە مەیدانی بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕژیم. بەڵام ئەم ئاراستە بورژوازیانە توانای چارەسەرکردنی مەسەلەی نەتەوەیی و ڕێخستن و ڕێبەری خەباتی شۆڕشگێرانە و ڕزگاری بەخشیان لە کوردستان نییە. تەنیا ئاراستەی سۆسیالیستی ڕێنوێنی کۆمەڵەیە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا سەلماندوویەتی کە توانا و ئیرادەی وەدیهێنانی خواست و ئاواتەکانی خەڵکی کوردستانی هەیە. کۆمەڵە ئێستا پێداگرتر لە هەمیشە هەوڵ دەدات تا بە سیاسەتی ڕوون و بە پشتبەستن بە خەباتی کرێکارانی پێشڕەو ئەزموون و کادری فداکاری خۆی داخوازی دموکراتیک و ڕزگاری بەخشی خەڵکی ناوچە کوردنشینەکان لە پەیوەند لەگەڵ کرێکاران و خەڵکی خەباتکاری باقی ناوچەکانی ئێران وەدی بێنێت. بێگومان هێزی ڕێنوێنی ئێمە سۆسیالیسمی زانستی دوایین دەستکەوتەکانی و شێوەکاری بولشویکیە. کۆنگرەی هەژدەی کۆمەڵە سەبارەت بە سۆسیالیزم لە بڕیارنامەی خۆی لەسەر مەسەلەی کورد دەنووسێت سۆسیالیزم زانست و بزوتنەوەیەکی ڕزگاری بەخشە کە کۆمەڵگەی مرۆڤایەتی لە هەموو پاشماوەکانی نظامی کۆن لە ستەم و چەوسانەوە ڕزگار دەکات و ڕێنوێنیمان دەکات بۆ گەیشتن بە ئازادی ڕاستەقینە و لەوانە نەهێشتنی ستەمی نەتەوایەتی. سۆسیالیزم وەدی هاتنی ئامانجەکانی خۆی بەستۆتەوە بە ژیان و خەباتی چینێکی دیاریکراوی کۆمەڵایەتی واتە چینی کرێکار. لەم نەریتەدا بە ڕەسمی ناسینی مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە مانای جیابوونەوە و دروستکردنی دەوڵەتی سربەخۆ ڕاستەوخۆترین و ڕاستەقینەترین ڕێگایە بۆ نەهێشتنی تەواوەتی ستەمی نەتەوایەتی. لەم ڕۆوە کۆمونیستەکان خوازیاری دابینکردنی بێمەرجی ئەم مافەن بۆ خەڵکی کوردستان. دابینکردنی ئەم مافە لە ڕوانگەی ئێمەوە بە مانای بوونی هەلومەرجێکی دموکراتیکە کە تێیدا خەڵکی کوردستان لەم مافەی خۆیان بتوانن کەڵک وەربگرن. جیابوونەوە لە ڕوانگەی ئێمەوە لە هەلومەرجێکدا دەتوانێت بە سوود و گونجاو بێت کە نیزامێکی پێشکەوتوتر هەلومەرجێکی دموکراتتر بۆ ژیان و هەروەها ڕێگایەکی نزیکتر بۆ دەستپێڕاگەیشتنی چینی کرێکار بە ئامرازەکانی دەسەڵاتی سیاسی نیشان بدات. ئەگەرچی مانەوەی خەڵکی کوردستان لەژێر دەسەڵاتی دەوڵەتێکی دواکەوتوو دژە خەڵکی هیچ کات پێشنیار ناکەین، بەڵام لە هەلومەرجێکدا کە تەرازووی هێزی خەبات کۆمەڵگا بەرەو ئاراستەی گەشتن بە ئازادی و سۆسیالیزم دەبات، ئێمە جیایی پێشنیار ناکەین و لە خەڵکی کوردستان داوا دەکەین کە ڕیزی خەباتی خۆیان لە ڕیزی هاوچارە نووسانیان جیا نەکەنەوە. بەواتایەکی تر ئەگەرچی مانەوەی خەڵکی کوردستان لە ژێر دەسەڵاتی دەوڵەتێکی کۆنەپەرست و دژە خەڵک هیچ کات پێشنیاری ئێمە نابێت، بەڵام یەکگرتووی خەباتی چینی کرێکاری کوردستان لەگەڵ خەباتی چینی کرێکار لە ناوچەکانی دیکە بەردەوام ئەولەویەتی کاری ئێمە دەبێت.